سڵاو ڕێز و حرمەت، سڵاو و خۆشەویستی بۆ هەموو لایە بەڕێزان و عەزیزان. واتەزای خۆین بۆ تەرتیب بکەم. باشە دێ ساعت 8:30 وردە وردە لایڤەکەمان دەست پێەکەین و ئەمەش وەک هەمیشە بەخێر بێن بەڕێزان، بەخێر بێن، سەرچاوی من هاتن. هیوادارم کە هەموو شتێک باش بێ بەڕێزان. یەک دوو دەقیقە وەسین تا هەموو بەڕێزان کۆبنەوە و کاتە ئەچنە ناو قسە و باسەکان. ئەم شەویش تۆزێک کاتانەگرم، هیوادارم کە بتوانم تۆزێک حەقایقتان بۆ ڕوون بکەمەوە و تۆزێ لە ڕاستیەکان بڵێن. سەرەتا ئەو ڕووداوەی کە لە سێمانی ڕوویدا بەداخەوە بەڕاستی کارەساتێکی زۆر جەرگ بڕ و زۆر ناخۆش بوو. هەر کەسێک بۆ تاوێ بیسبێتی کە چ مەئساتێک بەسەر ئەو بنەماڵەیە هات بەڕاستی دۆشدا ئەمێنێ و جێگای خەمێکی ئەژگار گران و خەمێکی زۆر قوڵ بوو بەداخەوە. پاشانیش نەهرۆڵێ ئەگەر دوو ماسی لە دەریایە بەشەڕ هاتن، ئەوە تۆ ڕاستەوخۆ پەنجەی گوناهباری بۆ ئیمپریالیزم درێژ بکە. بۆیە لە کوردستان ئەوەی کە ڕوو ئەدا تۆ ڕاستەوخۆ ئەبێ پەنجەی گوناهباری بۆ یەکێتی و پارتی درێژ بکەیت. حتا ئەوەی کە لەو خێزانە ڕوویاوە ئەو سیستەمی غازە ئەو ڕووداوانە سەرلەبەری یەکێتی و پارتی لێ بەرپرسن و هەموو ئەوە بەرهەمی بێئەزموونی و بەرهەمی کاڵفامی و بەرهەمی سیستەمێکی گەندەڵ و دزوجەدەیە کە لە باشووری کوردستانە هەیە بەڕاستی. و ئەمە ئاوا بڕوا کارەساتی دەوە جەرگ بڕتریش بەداخەوە کە بەسەر خەڵکی کوردستانە دێت. بەهەرحاڵ من بەداخەوەم لە ڕاستیە و ئەمانش هیچ شتێکیان پێ نییە کە کاساتەکە ڕوو ئەدا پاڤڵ و قوبات هاتوون ئەڵێن چی خۆشەویستان، ئێمە ئامادەن خانۆکیان بۆ دروست بکەینەوە و هەمووی تێچووی بدەین و مەسول لەولاوە کۆمەڵی قسە و کرکاکە کە عیلەکە هەمووی تیا چووە، خانووی چی نۆژە نەکەیت و بۆ چیەکەیت و با چیەکەیتەوە کاکە 15 نەفەر لەو شوێنەیە مناڵ و ژن و ژن لەوێ هەمویان تیا چوون کاکە. چی ئیلاقی بەسەر ئەموو هەیە؟ ئێوە ئەگەر عەقڵتان هەبێ دەبێت نەهێڵن شیوان لە کوردستانە ڕوو بدا. دەبێت کاکە ئەچن عەموو دەهێن لە چاینەوە بەڕەشەبا بێ بە دوو کەرتەوە کاکە لارە بێتەوە برا. ئەچن مەحاویلە هێن لە بەرەوەی 6 مانگجارێ مەحاویلە بێن و دزی بکەن، کاتێک ئەزانی مەحاویلەکە بە 6 مانگری تێبەرەوێ و ئەسووتێ ئەوە هێن بۆ ئەوەی کە 6 مانگجارێ بیهێنن هەمیان دزی تیا بکەن. ئەوە هەمووی تاوانەکەی یەکێتی و پارتیە بەڕاستی بەداخەوە بەڕاستی بەداخەوە. پاشان هاتنی نێچیر بۆ سێمانی باشە ماستاوی دەباشان لە پێناوی چیا بۆ خۆشەویستن. ئێوەڵێن دەفەری سێمانی ئارامە، ئەگەر ئارامە نێچیر هاتووە ئەیانویست لە کێی بپارێزن؟ شێ هەوڵی ئاتیرۆری کازەحمەد نەبێ کەواتە بەمەی ئەمڕۆ بێ کە جەماعەتی دەباشانەکان کردیان لەو ناوچەیە هەر ئارامی نییە. یا بە عەقڵی خۆتان ئەتانەوێ بەم پێیە شەڕی سایکۆلۆژی لەگەڵ مەسرور بازانیا بکەن، ئەتانەوێ ئەمە بکەن لە ڕاستیە. یا تانەوێ بڵێن وەڵا ئێمە لە فڕۆکەخانە کە وەختی ڕۆژین لەگەڵ وەهاب هەڵەبجەیە هەمویان گرتینیان و سژنیان کردین، بەڵام نێشێوان بەدەنی فریامان کەوت پاداشی ئەدەنەوە. لەمە بەڕاستی شتێکی تر نییە، ئەبێ هەر ئەم پاداشە بێت لە حەقەت. من باسی تەلەفۆنەکەی مەسرور بازایی ناکەم بۆ مامەیان بۆ کابرایە کە مەسرور بازانی کۆمەڵی قسە باسی کە بەڵام کابرا دەستی گەرە ماساوچێتی بەداخەوە بەرحاڵ کاتی ئەوە نییە ئەوەشی ئەمە کۆمەلگاکەی ئێمە خۆشەویستە، ئەمەیە ئەم کۆمەلگای ئێمە. کابرا تەلەفۆنی کردەوە بۆ سەرخۆشی چیتان پێویستە ئەوە کەچی لەم لاوە کاودەش دەچوە بە حیکایەت با پیرم کاتی خۆی وتی ئێوە بنەماڵی بازانی مەلام سەفا و غەڕم ئەمە تاکی ئەو کۆمەلگای ئێمە بەڕاستی ئەمە ئەوەش. پاشانی تعلیقێکی لە مەحموود سەنگاوی کە چووە بۆ عەمرا پێم وایە جا بە مەحموود سەنگاوی بڵێم کاکەژیان تۆ وەکو ئەو پیرێژنەوە لێیەکە هەچێکەکە ئەچێ پارەکە بە بەرماڵی خاتە مزگەوتەوە لە دواییشا پرس بە مەلاکە مەلاڵە بەس ئەوەی بۆ مێنێتەوە. ئێوەی پیاوکوش و دز و درۆزن و بە پەرەی تاڵانی خوا قەت لە ئێوە خۆش نابێت لە ڕاستی، قەت لە ئێوە خۆش نابێت، چونکە ئێوە دز و جەردەن ئەو پارەی کە سەرفیەکەن خوێنی خەڵکە خوێنی خەڵک، یعنی بە ڕەنجیشان پێیان نەکردو تا پێی بڕۆی بۆ حەجا بۆ عەمرە یا ئالم بابەتەنە تۆ بۆ پاک نابیتەوە. پاشان ئینسان کە تۆبەی کرد و چووە عەمرە و حەج و ئەوانە کە هاتەوە ئەبێتت تۆبە بکە، بەڵام ئێوە بەیانی ئەبنەوە بە دز دوو بەیانی ئەبنەوە بە پیاوکوش، کەواتە عەمرەکەتان و حەجەکەتان هیچ خێرێک نییە لە حەقیقەتە هەروەکو ئەوەیە کە وتم.
عزیزان من هم شوية دو تورق ساكم ديالكم ولا النكتيشي تيك إلى حقتها ويتل خيالي خو مدام رشتو لسر أويكا هموتان قفتو قوكي بافلتان بيني لقرو داوا باشان بارتي وشيتي وكومل أوانيت بو شيركان لبندي مخلصان آرام أحمده أمانة بو إيوا أمشو رندكمو الروتي أنا كم ورا خمت النبي وخا كاري شان بيكن باب دواري شرينك عمل شيء كذا زمن لا بمالي أبي أخو وش كسيري يا هوار أما إيش كان يعني باب شيء مزانة كين شونا من أما خال بخال كمال شتان بباسكن لسر أقصى باسانيك ناشرهين بافل طالباني كتي نا هو بافل طالباني وقبادو أوانن بون ببارتي ونوكري بارتي ما ناش مولي مناك جا حتى وكو أمهم جاشو خايني بافل وقبادو شانازو أوانا وسابي ولا بارتي أرام عين بتولينا يا براسي أمهم جاش نقولو خوفروش نقولو يهبي أرام محمد شيكاك والله بارتي رانيا هاد بيش لا ما ناني فقيرو دامانه بيت أرا ولا هموتان قسو باسكاني بافلتان بيني وزانيتان كهلويستكاني چند لاواز بو بینیتان کە چۆن پرسیارەکانی بۆ دانرابوو من خۆم دوو جار بەوردی سێرم کرد و خاڵ بە خاڵ لە قسەکانی تێگەیشتم بینیتان کە جا سێری ڕۆژنامەنووس کە خۆشەویستان شاهۆ ئەمین چونکە پیاوێکی گرگن و بچووکە چۆن دەمی پانە کردەوە و شەهامەتی نەبوو چوار پرسیاری جددی لە پاڤڵ بکە بۆ ئەوی بزانەکە ڕێی بەران بە مۆزوعانە چۆنە باش ئاگاداریشم وەکو لایڤی پێشووتم کە چۆن تەکلیفی لە ڕووداو کردەوە بۆچی بەڵام لە ئایندا ئەوتان بۆ باسەکەم لە لایڤی ئایندا ڕەنگە کاتەکەی هاتی بێ هەمووشتان بینیتان کە پاڤڵ لە قسەکانە چۆن پشتڕاستی قسەکانی منی کردەوە کە چۆن لە مەتار هێرس چووە بۆیان و هێنا بیانە ژیرروگاس چۆن خۆی بەدەمی خۆی وتی لە فڕۆکەخانە کێشیان بۆ دروست کردوین واتە ئەوەی ئارام ئەحمەد لایڤەکە باسی کرد تا دوا کەلیمەی ڕاست بوو کە زۆر کەس هەبوون ویان ئەزانی کە من لەو بەحسەیە زیادەڕەوی یەکەم کە پاڤێڵ و گروپەکەی چوون بۆ فڕۆکەخانەی هەولێر و لەوێ زیندانی کرابوون ڕسوا کرابوون دواییش نێچیر یارمەتیان چوون بۆ مەکتەبی سیاسی و چۆن وەهاب بە سیارە گەڕایەوە پاڤڵ و قوبادەوانش بە تیارە هەموو ئەوانەی کە گومانیان لە قسەکانی ئارام ئەحمەد کرد خەڵکانی داماو بوون لە ڕاستیە خەڵکانێکن کە هێشتا ئەمانیان نەناسیوە کە چەندە ئینسانی بچووکن لە حەقیقەتە نەیانە پرسی باشە وەها بۆ بە فڕۆکە ڕێ بۆ هەولێر و ئەی بۆچی لە دوای توێتایە هێنایانەوە بۆ سلێمانی و لە دێگەڵا فڕیاندایە ئەمدی و باشە ئەوەتا پاڤڵ خۆی ئەڵێ هاتینە مەتار تاخیریان کردین ئەوە شتێکی ناشرین بوو بەڵام ئێمە قسەمان نەکرد وتمان بابە ئەگەڕێینەوە کێشە نییە ئەمە قسەی پاڤڵ خۆیەتی خۆ قسەی من نییە ئەوەندە زۆریان بۆ هێناون و ترساون ئامادە بوون چۆن ڕۆیشتون هەر لە مەتار ئاوا بگەڕێنەوە بەڵام ڕێگەیان نەدابوو کە بیشگەڕێنەوە لە واقعە باشە هەتا نێچی هات ڕزگاریکردن ڕێگەی دابشن بچن و بگەڕێنەوە بەڵام وها بەکو وتم لە دوای پیکابە هاتەوە بۆ دێگەڵە و فڕیاندا کاتێکە بە پاڤڵ ئەڵێ کەیسیکانی کوردەی گەیشتە کوێ زەق سیر ئەکا بەڵام درۆ کات ئەڵێ قاتڵەکان دەمێکە ئاشکرا بوون بەڵام نازانم بۆچی چەقیوە لە مەحکەمە ئادەی پاڤڵ قاتڵەکانی کانی کوردەی چێ بوون زەحمەت نەبێ چێ بوون جگە لە خۆت جگە لە پیاوەکانی خۆت ئەگەر تۆ ئەزانی قاتڵەکان دەمێکە ئاشکرا بوون ئەی زەحمەت نەبێ بۆچی پێمان ناڵێ ئەو قاتڵانە چێن بەس ناوەکەیان بڵێ قەیناکە با هینیش نەبوو بێ با مەحکەمەی چەقی بێ پێمان بڵێ بزانین چیە بوو ئیعلانێکە بڵێ ئەمانە بوون ئەمە خاڵێک کاتێ پاڤڵ ئەڵێ ڕەفیقەکانی خۆم بەجێ ناهێڵم ئەوەشی هەر درۆ بوو تۆ نەک ڕەفیقەکانت ئامۆزاکانی خۆیشت دەکوشت ئەگەر بۆ بکرایە ئەوە تا کاتێ شاهۆ نمونەی قسەیەکی لاهو تاڵەبانی ئەهێنێتەوە لەسەر قاسمی سلێمانی تۆ جوابەکە چیە بێ بۆ خەڵکو بۆ شاهۆ ئەڵێ گوێ نادەمە قسەکانی کاک لاهور چی ئەڵێ کاتێک دەڵێ کاک لاهور ئەوەیش هەر درۆکەی پاڤڵی جەلال تاڵەبانی پێش ئەم قسانەش ئەڵێ تا ئێستا دەڵێم شێخ لاهور ڕێز لە یەک دەگرین جا چونکە خۆت بڕۆ بە قسەکانی خۆ نییە چونکە کاڵفامی چونکە درۆزنی خۆتی پۆ ناگیرێ دوای یەک دقیقە هەر لەگەڵ ئەو قسانەیە ئەڵێ چی نمونەی قسەیەکی چەچڵ ئەهێنیتەوە کە ئەڵێ کە بۆ شوێنێک ئەڕۆی هەموو جارێک کە سەجێک وەڕی تا ئاوڕت دایەوە دواوە بووەسی تۆوانە لە هەدەفەکە ناگەیت یا دەرەنەگەیت
ئەمەد وت بە لاهوری شێرجەنگی ئەوانە باشە بەڵام بڕواتە بێ کاکە پاڤڵگیان سەگ تۆ قەت ناتوانانی بەڕاستی بە سەگ بی با بە سەگ گیانلەبەرێکی زۆر زۆر جوانە گیانلەبەرێکی زۆر زۆر بە وەفایە بەڕاستی باشە بەڕاست پاشان خۆشەویستان ئەمانە قسەی خۆینی ها جوان گوێی لێ بگەچکە من دراسی شتەکەم من هەر ئاوا ئەوامانە گوێ لەشن ناگرم پاشان پاڤڵ ئەڵێ چی ئەڵێ ئەیشم توانی بەنەوەیەکی تر عیلاجی بکەم بەس ئەو ئیشەم نەکرد ئەمە قەسی لاهوری شێرجەنگیە ئەیشم توانی بەنەوەیەکی تر عیلاجی بکەم ئەو ئیشە بەس نەمکرد یعنی ها ئەم توانی لاهوروان بکوژم بەڵام نەمکرد باشە واتە ئەم توانی بیکوژم بەڵام نەمکرد ئەمە بەڵگەیەکی مێژوویە کە ئەگەر بۆی بکرایە و بۆی بکرێ لاهور ئەکوژێ هەر ئەویش وڵاتکانی کوردەیی و هاوڕێکانی و هاوکارجافی تیرۆر کردووە کوت و کرمانچی خۆزگا ئیسا دادگایەکی جدی ئەبوو لە سەربەخۆ لە کوردستانە بزانێکی وایە یاوان نییە باشە من لەو قسانە تێگەیشتم کە ئەم پاڤڵە بەرامبەر بە لاهور کێشەی هینی هەیە دەرونی هەیە یعنی کێشەی خۆ بەکەمزانینی هەیە کێشەی گرگنبوون و بچووکبوونی هەیە چونکە خۆی ئەڵێ چی خۆشەویستان ئەڵێ من بێعەقڵ نیم ئاواکەڵێ من بێعەقڵ نیم معناکانی ئەم قسەیە ئەوەیە کە خۆشی ئەزانێت کە بێعەقڵە و خەڵکیش بە بێعەقڵی ئەزانێ لێرەوەیە بە هەمومانی وت وایە بێعەقڵ نییە و کابرایشی عەقڵ بەڵام سەلماندی بۆ هەمومان کە بەڕاستی تۆ ئەو پاوڵە کەسێکی عەقڵ نییە پاشان ئەڵێ من ڕەفیقی خۆم بەجێ ناهێڵم وەڵڵاهی پاڤڵ تۆ دایکی خۆشی ئەفرۆشی لە پێناوی پارەیە وەکو ئامۆزاکانی فرۆشت باشە تۆ وەفا بۆش نەکەشی نەبووە وەفا بۆ مناڵەکانی خۆشی نەبووە وەفایشی بۆ هێرۆ نەبووە باش نییە بۆیشی بکرایە هەمویان نەکە لە پاچاکرد پاشان لە تیرۆری هاوکارجافە ئەڵێ ئەوە تیرۆری سیاسی و شەخسیش بوو دەزانم چێ کردوێتی برادرانی پاراسیش ئەزانن چێ کردوێتی ئەمە قسەی پاڤڵ هەمیس بێگومان بۆیە لە تیرۆرکردنی وڵاتکانی کوردەییدا ئەڵێ قاتڵەکان دەمێکە ئاشکرا بوون بۆ هاوکارجافیش ئەڵێ ئەزانم چێ تیرۆری کردووە بێگومان هەردووکیان خۆیەتی خۆشی ئاگادارە ئەگەر نا فەرم و با پێمان بڵێ کێن ئەمانی تیرۆر کردووە زەحمەت نەبێ کێن بۆشی نایخاتەڕەوە باوەکو پارتی چۆن کۆمەڵێ بەڵگەی بڵاو کردەوە تۆش بڵایی کردەوە چێ وڵاتکانی کوردی هاوڕێکانی کوشت تیرۆر کرد چێ هاوکارجافی تیرۆر کرد بۆیە ئاوا تاکید دەکەی کە هەردووشی قاتڵەکانی دیارە و ئەزانیشن دەفەرمووی ئەعدامیکە کەواتە خۆتیت ئەمە بەڕاستی مناقشەیان نییە شەیدیش وتە بابە وەڵڵا وەهاب هەڵەبجەی ناتوانە بڕوا لە هەولێرا تیرۆرکە ئەگەر پاڤڵ و قوباد لە پشتی نەبن باشە پاشانیش ئەگەر خۆت و قوبادی برات و لە پاڤڵ ئەمانە بکوژنین بشتە بەردەم دادگاکە چێکەوە سەر بەیانی لە هەولێر شکات لە مکە یا لە سلێمانی یا لە هۆڵەندا یا لە هەر شوێنێ بڵێتەوە بۆ نمونە قەتڵی کردووە سەر ئەچم چونکە قەتڵ نەکردو بۆچی بترسم کاکە ئەچم وەڵێم نەخێت ناگە بەچ بەڵگەیە کاکە مشتیوام نەکردووە تەڵ بۆ هەر شتێ بەڕاستی بەڵام ئێوە چونکە ناشە بەدەم دادگا لەبەرێکە کارەکەتان کردووە پاشان کاتێک کە سەبارەت بە پەلامارەکانی ماڵی ئەژی ئەمین ئەوەی ماڵ دایکی و ماڵ ژن و خێزان و شتیدا لێ شاهۆ لێ پرسێ ئەڵێ بە قانون بە دادوەر پێشیش هەر لەم قسانەیە ئەڵێ دادگا نییە دادگای چی ئەڵێ شکمان هەبووە کە شتەکان لەو ماڵا نابن واتە ئاژی ئەمین 6 مانگە چوو بۆ هەولێر تازە بە تازە پاڤڵ بیری کەوتوەوە ئەچی بەسەر ماڵەکانیانە ماڵی ئەژی ئەمین ئەڵێ وەڵا ئەو ئەشیانەی کە بدون دوای ئەڵێ 2 پیکاب نامە و هاردم لەو ماڵانە گرتووە وەڵڵاه درۆکەیت باشە پاڤڵ ڕوود ڕەش بێ لەگەڵ ئەبوو جەهلا ئەگەر تۆ یەک کاغەزشی بینی بێ بۆ کاکە بۆ چۆن شیوا بێ تۆ سێری ئەم درۆیە ڕێک ئەم قسەی پاڤڵ بەڕاستی بۆ پێکردین باش ئەژی هەرچی بردەبێ لەگەڵ خۆی بردوێتی بۆ هەولێر تەجروبەی دنیایە خۆنی گێژە کابرا دابنیشێ ئەم هەموو شتە بڕێ لە ماڵە بشایەتەوە لە سلێمانیە خۆشی بڕا بۆ هەولێر کێ قسەیە کاکە هەتە درۆکەیت تۆ چوو بوویت لەبەرەوەی کە ئەژی تووشی هیستریای کردویت شێت و شبری کردویت نازانی چی بەرامبەری بکەی مەجبوور ڕۆشتی ژن و مناڵەکان و دایکی دەرکەی بۆ ئەمە ڕۆشتە بوویت چەندین پاسەوانشی لەو شەوا گرتووە سۆراخیان نییە هەتاوەکو ئێستا ئەوە تا هەر لەو قسانەیە پاڤڵ خۆی ئەڵێ بێ زەحمەت ماڵ و مناڵەکان بابچنە هەولێر ماڵ و مڵای خۆت بە بۆ هەولێر وەکەوەی کە ئەم سلێمانیە مرچی خۆی و باوکی بێت یا مرچی هێرۆ و کچەتیوە چڵکن و سیلاویەکانی برەی ئەحاڕەش بێت باشە کابرا ماڵ و مڵای خۆی نابە بۆ هەولێر بە تۆچی سلێمانی هەولێر دۆ فەرقی چییە شاری ئەو خەڵکەی کە تێهایەش بە تۆچی ئەی بۆ قوباد ژن و مناڵەکانی خۆی نایانێ بۆ سلێمانی زەحمەت نەبێ ئەی بۆ لە هەولێر دایناوە ژن و مناڵەکانی خۆی لەبەرەوەی کە ئەو ژنە نایە بە سلێمانی لەو هەولێر بشی
ها كواتا عباس بينش بارتي بلا عادي جنون ناري قوابرون بو هولي زحمة النبي من بشن بو سيماني شوش شو بكك كابل على خويتي تو لا سيماني يجي لا هولي رجي بتشرتي هيك خو سيماني مولتي دايكني هيك باشا جن مدن كاك جندان بأذن شونا بجوب خو دايكوا وخشكوا جماعة ساقطة شكين بلي أحرشوا بافلو قباد على محمد بدن نبي حتى أزارن بن زيادة بالعمارتانين براسي من شنجار وتم من طبيعتي بلنم هي حتى بريندارم كان زيادة رأتان كما بيه زيادة رسوات أنا كان براسي تمام باشا كاتي تو وكو بافل عليه لكدو سنة دادقانية يا بابين لهوليرو بادينان دادقانية أوكي إخو براكي خود كقبادة جيجري سر وزيرانا لهولير باشا يعني قباد لأنجومني وزيرانا مسؤولي وزيرنا أخوه أقد دادقانية أو تشيك علوية بوشي بوزيرنا أخو ناري كمسؤولية قباتي براو بلي بوشي دادقاوي عسانية إما هميشو تومانا حكومة دنيا إما هميشو تومانا ياسا دادقاو دادورنية إما هميشو تومانا باتيوشي تدو باندي مافيا وشتو دزو بياو كوشن بلا ما هو إيون صارانك ادعاء دستادية كان ادعاء دولة دارية كان دمر ياسا رساوتن تازه هاتون علن ولا ياسا دادقاني سيقول بوشي كاتا سرخوتان ياسا دادقاني ما بوشي بسي صار إيمالين دادقا ياساني إيو قسمان بيامن إيانا من بيكن ها بلا لم كاتيا بوخوتان ياسا دادقاني ها سيقول جا على شي خوش ويستان شانزه جار چون بلاي سروك بازاني اما قصي بافلا شانزه جار لا صدام تليفونش بو مسؤول بازاني كدو شانزه كرتو بشي بو سيدي الرش سيدي ما استوى جا شانزه كر المسؤول بازاني بيني به دبي سيكر شانزه جاريش نيشي لوان بازانو مسؤول بازاني بيني بيت والله اما جماري بيواني خوش ويستان او بافلا كدوتي باشا لم دوای شهر ساوا لم رجعنا قبادي نادو بلاي مسؤول بازاني بوتكاو بارانو بيلاو ماش كدن لا مسؤول بازاني لسري رش تابشكم بافل ببينه مسؤول بازانيش بيوتوي نامي ببينم چونك بافل كسكي دروزنا جيجي متمانو سيقني ونامي ببينم اما سي روج چوار روجا قباد هساوا شو بلاي مسؤول بازاني لرجي نيشيرو امانو شو بو بارانو لالانو والله مسؤول كتير بافل كلاكي دروزنا من نامي ببينم كاكا مسؤول بازاني ازاني بافل فري بجمهورية تونية يبو حسابه هناك كاكا تو شانسه زاد شو يبولاي شانسه كرد لاني كم درو لقلا كردوها والله اقل مسعود لقلا دابنيشه براسي قمجي بابا باش بجني اقل لقلا دابنيشه براسي احمقه تو شانسه كرد شو شانسه درو لقلا كردو شنو بلقلا دانيشه شتي شنو بكاك باشان باسي داهاتي سيماني اوي دوصو حتى سي شركه افلاسي كدو هزار كومبانيا بروجي وستاو همي تواني ايوه همي تواني بافل وقباد وشاناس وألم بابتانن هاشي دولة من السيماني هي الراكة تسي إيوه بجيان إيوه سلانين ليسن كاكا كابل راكة بو ألمانيا راكة بو بريطانيا راكة بو أوروبا ربي باريه إيوه أنجرن سلانين ليسن ها طو لما هوي أم بانس روجيا دين كسان قلتوا همي سلانين ليسن راوا 500 مليون 1 مليار 2 مليار باري ليسن راوا طو كابل راكة يتخو مش عجيبني مسألة شكي بارا كيسن السيماني خلقي لسرجينيا هر همي الربازي حملان كردويتي كاكا أو وزير قوة تشياون ما كردويانا كاكا لا صدمي كاكا راوكا ربازي حملان وزير قوة تو هساوي 1 مليار دينار دلاي حكومة قوة باشنية بس بنمونا بيه مبويوه من ملياركم لاي حكومة قوة حكومة دي بارا منية ربازي حملان وزير قوة من تشوف بلاي نماوشيا يا بلاي فلان فيسان وتما كاكا بس 1 مليار بور قرنوا كان بس تشاو بينصيبو إما بينصيبو خوت بورقينو شو المليار كانوا قلتوا بينصل بلينا بخون بينصل بلينا قلتوا بخون تزيانه يا 250 مليون بخون تزيانه اما يا ريك ابو كاكا اي بو ناس مره باش حمدان بقن بلا كاكا تو امشان بوشي كدو خوان كرجانا بويا عزيزان لكوتاي انقسانا كيسه كدم حزباتي والسياسه با بافل شبر بيزاني حزباتي والسياسه بهاشو هوش وهرشنا كريت بتيمي شارسه براويشكار بكساني خاون فكر ومعرفة بالرؤية السياسية أكلي كهيس العقل هو بقري نجم سلكة نقبله 200 كيلو بس كم جابه 500 كيلو بس كيته وخو عن عقل بين هيك من جودي جي بيالم بافل جان 600 كيلو لبني جودي جيش أتواني 600 كيلو لبني بارك بيبابو أزمر بهم مش هناك
تەوا یەسری بۆ هێنم خاڵە پاڤڵ هەر یەستری لە شار باژێرەوە بۆ دەهێم لە عازەبان و بزنیان و ئەوانە ئەم یەسرە 250 کیلو لێ بنێت و بۆ خۆ بڕۆ بی بە بۆ 5 لە سلێمانیەوە خۆ بە عەقڵ و منتەق ئەبێ بە ماسوولکە نابێ پافڵجان یەسر و نازانم گوێدێژیش بارە باکاکە 200 کیلو هەڵەگرێ 250 هەڵەگرێ 150 هەڵەگرێ بەوە نییە تۆ ئینسانی ئەبێ بە عەقڵ و منتەق کارکەیت باشە نەک دابنیشی بە ماسوولکە کارکەیت ئەوە ناکرێت بۆیە پارتی بەم چاوپێکەوتنە باشتر عەقڵیەتی پاڤڵی ناسی باشە چونکە پارتی زۆڵە ها ئەم چاوپێکەوتنە بە تەواتی شیەکاتەوە ئەگەرێ بۆ نوقتەی لاوازەکانی باشە کە پاڤڵ چۆن بیرەکاتەوە نوقتە لاوازەکانی چی چونکە ئەوانە بنەماڵی بازانی هەمووی هینیان هەیە خەڵکی دراسیان هەیە هەمووی سەر بە دەستگا مەخابەتەکان باش نییە ئەیزانێت لەکوێن نوقتەیەکی قووەتی هەبێ بۆی لە نوقتە لێی بدا بەڕاستی بەس ئەو گەمژەیە ئەو شتانە نازانێت ئێستا ئەوە کۆمەڵێ نمونەی قسەکانی بوو کە من باسم کرد خۆشەویستان ئەمە قسەکانی پاڤڵ بوو یەکە بەیەکە هیچیشی زیان پێوە ناوە خوا نەخواسە کورتیشم نەهێناوە ڕێک و پێک و خۆی باسم کردووە کە ئەمە قسەکانی بووە هەموو کەس ئەزانێ نە مەعریفەیە نە عەقڵێ نە زانستی هیچی پێ نەبوو کۆمەڵێ قسەی قۆڵ و قسەی پوچ و کە من وەڵامم دایەوە باش لێرەدا دەچمە بابەتی دووهەم سێیکە قسەکەی من ئەوەیە کە یەکێتیەکان و پارتیەکان و ئەوانەیشی کە ئێستا جوێنم پێدەن وە سەرمایە هەڵتۆقیوەکانیش بە نمونەوەکو کابرای گۆرەوی فرۆش کە دوایی ناوەکەیە بەم ناوی چی بوو بۆچی ئەمانە ڕقیان لە منە خۆشەویستان بۆ ئەمانە ڕقیان لە ئارام ئەحمەد بۆچی جوێنم پێدەن بۆچی سوکاتیم پێکەن بۆچی ئیهانە بە ئارام ئەحمەدەکەن تەنها لەبەر یەک شتە خۆشەویستان تەنها لەبەر یەک شتە ئەم بۆ مێژوو پێتان ئەڵێم تەنها لەبەر ئەوەیە کە ئارام ئەحمەد ڕاستیەکان کەشفەکە ڕاستیەکان بڵاوەکاتەوە خەڵک گوێ لە ئارام ئەحمەد گرێ جێگەی متمانەی خەڵکە لایڤێکەکەم سەدان هەزار کەس ئەیبینێ ئەوان ئەزانن کە ئەوەی کە من ئێڵم هەر هەموو ڕاستە بۆیە ئەوان لە ڕاستی تۆکەون ئەوان هەزاران میدیای هەمە ڕەنگیان هەیە بە پارەی دزرایی میلەت دەیان هەزار شڕەخۆر و لومپەن و چەورە و خۆبەخێونەکەیان هەیە کە لە دەوری خۆیان کۆیان کردوونەتەوە تا سواخی درۆکانی ئەمانی پێ بدا هی سەرانی پارتیوێکێتی و بنەماڵی بازاری و ئانم بابەتانە باشە لە تیڤیەوە بیگرا هەتا دەیان هەزار پیج بەڵام ئیشی ئەوان هەمووی شادنەوەی ڕاستیەکانە کاتێک من دێم و ڕاستیەکان ئەڵێم ڕقیان لە منە هەوڵی بێدەنکردن مەدەن خۆشەویستانی من جایان بە هەڕەشە یا هەوڵی کڕین ئەدەن بێ سەمەرانە یا لەشکرێک بەکری ژیراویان هەیە سوکاتیم پێکەن و جوێنم پێدەن وەکو ئەو چەند کەسێک ئێستا لەم فەیسبووکە لەم لایڤەیە جوێنم پێدەن ئەوانە هەمووی چۆرۆ ڕەنگە لیلۆز بێت المۆزە لیلۆز یا ڕەنگە هەتاو بێت جایسە هەتای ژاتوتێ من پیشن چڵکن چڵکنەی باڵی بدەی حڕەش چۆن هاتنوتە ناو ئەم دنیای ئێمەش چۆن ئەم شاریان پیس کردو بە هەوای دەمی پیسیان بەڕاستی بۆیە عەزیزان بەڵێ مەلا یاسینی گۆرەوی فرۆش کەرامەتی ئەو مەلا یاسینە ئەشکێنم یەک لایڤی تایبەتم لەسەری ئەبێ یەک کاری پێ یەکەم بە حەدی پێ نەکرابێت باش بیزانێ جا ئەو کاتە چیەکە بیڕە بۆ خۆش کاتەکە چیەکە بڕە بیکە بەڕاستی با لەوە گەرنجارێ جا خۆشەویستانی ئارام ئەحمەد کێشەی ئەوان لەگەڵ من تەنها ئەوەیە لەمە بەدەر خۆم ئارام ئەحمەدە خۆشەویستان چڵەدارێکی نەشکاندۆتەوە کاکە وەڵڵی هەڕەشێشم هیچ کەسێ نەکردووە بە قورئان ئاسایشی کەس و وڵاتشم تێک نەیاوە وەکو ئەڵێن بۆ سەر ئەمنی قەومی کەلام قسێشی قۆڕی دز و جەردەکانە بۆ بێدەنکردنی خەڵکی ناڕازی بەخوا خەترێتم بۆ ئەمەش نەبووە نەچەکم هەیە نەجبەخانم هەیە تەنها قەڵەمێکم بەدەستەوەیە ئەمە لەگەڵ قوڕجیەکە کە هاواری پێکەم بە قازانجی ئەو خەڵکە دژی ئەم دز و جەردانە بەڵام لە من تۆقیون ئەمانە خۆشەویستان لە من زارەترەک بوون ئەمەش ترس نییە لە خودی خۆم وەکو ئارام ئەحمەد خۆ ئارام ئەحمەد سۆپەرمان نییە کاکیژەن ترسە لەو حەقایقانەی کە من ئەیڵێم و کە بەیانی ئەەکەم بۆ خەڵکی کوردستان نەک لە خودی خۆم وەکو ئارام ئەحمەد بۆیە ناوەکەشم قەدەخە کراوە خۆشەویستان هیچ سیاسیەک بە ئاشکرا ناوێرێ قسە لەگەڵ ئەم ئارام ئەحمەد بکە لە ژێرەوە نەبێ خۆشەویستان لەبەر تەخوینی پارتیوێشێتی واتە لەبەر حیزبەکانی تر کە تەخوینیەک کەسانێک لە کوردستانەوەیەن یا ئەچنەوە بۆ کوردستان حتا لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانە وێنەیە لەگەڵ ئەم ئارام ئەحمەد بگرێ دەیان تەلەفۆنی لە یەکێتی و پارتیەوە بۆیەت ئەوە چیەکەی لەگەڵ ئارام ئەحمەد کاکە تۆ بۆ وێنەی بڵاو کردێتەوە لەگەڵ ئارام ئەحمەد کاکەوە خەتەرە ئارام ئەحمەد تکایە تا ئەو سنوورە لە پەیوەندی کۆمەڵایەتەکانش ئەترسن دەکات کابرا هەیە 20 ساڵە من ئەیناسم 25 ساڵە ئەیناسم برادەرە بەیەک دانیشتوین لە کەمپا بووین لە نازانمەما بووین کاکە یەک لەگەڵ مە دانیشین بێک خۆین باسی سیاست ناکە لەگە منە کاکە
لەگەڵ ماوەکو هاوڕێک دانیشێ بێکەوە چوزانم کۆفێکە خۆینەوە چایەکە خۆینەوە ئێوە بۆ لەمە تۆقیون زەحمەت نەبێ بۆیە تا ئێستا ئەوەی کە وێنەی لەگەڵ ئەم ئارامە حمایە گرت بێت خەڵکە شەریفەکە بۆ خۆشەویستان ئەو خەڵکە شەریفەی کە باکی بە هیچ نییە ولا هیچ شتێکیش ناترسێت باشە سەدان کەسی چاوچنۆ ساختەچی قازانج خۆرم دیوە نیان وێراوە وێنە لەگەڵ ئەم ئارامە حمایە بگرن عەزیزانی من دەتەسی ئەو سەدە چەتەی پارتی وێچێتی باشە بەشێکیشیان لەبەر گیرفانیان هەموویشیان کە بینی من دەستخۆشانیان لێ کردوم لە ماش کردوم ڕێز و احترام ئافرین کاک ئارام ئەحمەد هەر بژی بەخوا تۆ لە هەمومان پیاوتری تۆ گوڵی تۆ ئەمەی دەسەکان و خۆش بێ باش نییە بەڵام شوێراییان داهاتووە ناوێرن بڵێن ئارام ئەحمەد ئەناسی باشە تۆقیون لەبەر بەژەوندەکانی خۆیان لەبەر قازانجەکانی خۆیان عەزیزانی من 25 ساڵی ڕەبەقە سەرانی پارتی وێشێتی بنەماڵەی بارزانی تاقمەکەی جەلا تاڵەبانی و کچەتیوەکانی برای مەحمەد لەگەڵ هەتیوەکانی جەلا تاڵەبانیە ڕێگەی گەڕانەوەیان لێگرتوم بۆ زێدی خۆم کە سێمانی پێنجێنە ئەمانە بە عەقڵی خۆیان وازانن ئارام ئەحمەد بەما تەسلیم ئەبێت نازانن ئەگەر تەرمەکەیشم نەگەڕێتەوە ئەو وڵاتە تەسلیم نابم بەو واقعە سەخیفەی کە یەکێتی و پارتی لە کوردستانە دروستیان کردووە و باکیشم نییە بەڕاستی هەرێمی کوردستان و گەڕانپێیە کوێی جوانە کوێی خۆشە زەحمەت نەبێ کوێی خۆشە بەیانی 100 فڕۆکە بەرە بۆ سێمانی هەولێر دۆ بڵێ کێ بۆ ئەوروپا هەر هەمی ڕاکە لە پێشان ملیۆنەرەکەی ڕاکەیە بۆ ئەوروپا کوێی خۆشە بەڕاستی تا من خۆمی بۆ هەڕاج بکەم کام ئازادی کام ژیان کام کارەبا و ئاو کام پێداویستی کام ئارامی کام ڕێگەوبان و شەقام و پاشی خۆش ئاخر چییە ئەفغانستانێکە بۆ خۆی کوردستان کاکە وێرانەیەکە باشە کوردستانی باشوور گایەکی سەربڕاوە دزەکان پارتی وێچێتەکان گۆشتەکەی ئەخۆن و شیرەکەی ئەخۆن و پێسەکەشی ئەفرۆشن و تەواو لەمە بەدل نییە بۆیە بە ئەوانە خەیاڵیان هەر باخاو بێ بەڕاستی مردن هەر مردنە جا ئارام ئەحمەد دەشتەکانی NL بمرێ یا لە سێمانی پێنجێن هیچ فەرق ناکە ڕێگەی من ئەمەیە وتنی ڕاستیەکان وتنی حەقیقەتەکان باشە جا ئەوەی کە لە دەرخستنی ڕاستیەکان دەترسێ ڕقی لەم ئارام ئەحمەدەیە ئەوەی دوژمنی ڕاستیە ڕقی لەم ئارام ئەحمەدەیە باشە هیچ شتێک لە ئارام ئەحمەد نایخوا ئەوەی کە ئارام ئەحمەدی نەناسیوە باش بیناسێت ئەگەر بێ قەید و شەرت نەبێ گەڕانەوە ژیان ئازادی هەر هەمووی بێ قەید و شەرت نەبێ هەمووی ئەخەمەژەی پێڵاوەکانی ئەو خەڵکی کەسێک گویان لەمنە چونکە ئەوە مافەسەرەتەکانی ئارام ئەحمەدە هیچ جەلادێک ناتوانێت بەبارەمتە بیگرێ و هەرزان پێم بفرۆشێتەوە بەڕاستی عەزیزان ئەمێ ئەو ڕاستێ بە ئێوە بڵێم زۆربیان لە هێرە و شانازەوە تا کۆسەت و ئێستاش تا قوبات و پاڤڵ باشە ڕاستە و خۆ یان لە ڕێگای دەستی دووەمەوە پەیوەندیان پێوە کردوم کە خۆیان وتەنی چیت بێ بۆ دەکەین و بگەڕێرەوە و ئەو پارێزین و وەک ئەڵێ پیاونێ سەری ناوچاوانێ بکا و ماڵەڵێ سیارە ئەڵێ چی ئەڵێ ئامادەیە بەس تۆزێ ڕەحم بە خۆمان بکە لە دواییاوەڵن بەس تۆزێ ئاگا لە خۆمان بێت باشە ئیتر ئەوان نازانن کاکە من بە مناڵی ڕەحمیان دەرهێناوم کاکە هەتا من سپڵیان دەرهێناوم کاکە نەڕەحم بەد زوجە داکەم نەماندویژە بم لە ڕەجمکردن و ڕسواکردنی ئێوە کوتوکردمانجی واتە تەنانەت گەڕانەوە بۆ زێدی خۆم بە تایبەتی لەلایەن نیشێتیەوە بەسراوە بەوەی بێدەنگ بم دژیان ڕاستیەکان نەڵێم ئەمەش سەخیفترین جۆری تەسەورە لە دنیا من بینی بێتم بۆیە ئەڵێمێچێتی لەبەر ئەوەی من بگەڕێمەوە دەچمەوە سێمانی و پێنجێن ناچم بۆ هەولێر و بادنێشم بە هەولێر و بادنان چێ کاک کابرایکی خەڵکی هەولێر ئەچێ بۆ هەولێر کە گەڕێتەوە لە ئەوروپایە کابرایکی خەڵکی دهۆکوانە چێتە بۆ دهۆکوانە کە لە ئەوروپایە منیش ئەچمە بۆ سێمانی ئەوان ئەمیان بەبارەتە گرتووە بە کورتی بنەماڵەی تاڵەبانی و برای مەحماڵی ئارام هەبێ دەنگ بە لەگەڵمانە لە بەرامبەری من خدمەت خزمەتین نشم نایخوات نایە وڵاتەر بۆ ئێوە زەحمەت نەبێ تێگەی ئەو وڵاتە هەر بۆ ئێوە ڕاست چونکە کاتی خۆی ئەگەر کەسێ یاخی ببووە لە حیزبی بەعەس لە شاخا بووایە پێشمەرگە بووایە ئەوە بووایە ئەگەر بوو تا تەسلیمە بمەوە ئێمە بۆ سێمانی ئانوو بەخێر بیتەوە خۆ بەعەس شەر وایە کرد بەعەس لە ئێوە شەریفتر بوو بەڕاستی لەبەرەوە ئەوە بە من مەڵێن کاگارامکیان چی ئەڵێ بۆ دەکەین بەس بێدەنگ بە وەرەوە بۆ کوردستان و لە خزمەتەوە نایمە بۆ کوردستان کاک هەر بۆ خۆتە تەواوی کاک لە دنیادا نمونەی وانەیە عەزیزانی من لەسەر وتنی ڕاستیەکان کە بە زەرەری زوحاکە نوێیەکانی سێمانی و سەری ڕەش و هەولێرە کەسێک گەڕانەوەی بۆ زێدی خۆی بە بارەمتە بگیرێت لە دنیا بەڕاستی شتیوانی عەزیزان هیچ دیکتاتۆرێ هیچ فاشیەک حرمەتم بۆ ئێوە هەیە هیچ دەسەڵاتێکی بێشەرەف بەڕاستی شتی ئەوە ناکات بە کەسێ بڵێ
بێرە وڵاتەکەی خۆت بەس باسمان مەکە بەس قسەمان پێ مەڵێ شیوە چۆنە بێ کاکە چۆن شیوە بێ کاکەچ ئەمانە نازانن کەی ئارام ئەحمەد بێوێ ئەم کرد لەسەری کە ئاوا هات یەکسەرە چاوەڕوانی لێ پارتی وێشێتی و چەتە و لومپن و ئەمانە ناکەم کاکە خۆم تکتێ ئەبڕم و بە ئیعلانی ئەەکەم پێشتر و ئەڵێمێمەوە بۆ سلێمانی جا بنەماڵی تاڵەبانی و بلێ حەڕەش و کچەتیوەکانی هەچی چەتە و لومپن و کۆماندۆ و خوێڕ و توێڕی هەیە بابینێرن و بمگرن و بمڕفێنن چیەکەم نێتیان بە قۆدەرەکانی بێمە کات خۆم ئاوایەمەوە بەڕاستی نەک ئێوە بڵێن ئارام بێدەنگ بە سلێمانی موشی خۆتە نایخوات بەڕاستی یا هەولێر و بادنا موشی خۆتە نایخوات جا عزیزان نەک هەر دەسەڵات یا هەر پیاوەکانی و ئەو چەورە مۆرانەی کە لەسەریان ئەژین تەنانەت ڕۆژنامە نووسە خۆفرۆش و ئەوانەی بە ناوی سەربەخۆ کارەکەن وەک شارەکەی جەماعەتی کەمانڕۆف پیاوەکانی خەندان پیاوەکانی پیاوە هینەکە ناوی چییە بەرهەم ساڵح کە ئاوا ڕسوا کرا سپیەکەی شوان و جەماعەتەکەی میترۆکەی ڕەحمان غەریب و براکەی حتا بەشێک دەوانەیە کە لە درەوی شاکارەکەن هەچی شاعری نووسری خۆفرۆش و ساختەچی لەو باشووری کوردستانەیە ڕقیان لەو ئارام ئەحمەدەیە ئەزانن بۆ لەبەرێ ئەوان وەکو ئارام ئەحمەد شەهامەتیان نییە ڕاستیەکان بڵێن خریسکاون خۆیان فرۆشتووە خوێڕی لەبوون داخیان لێیە پێیان قود ناچێ کەسێک هەبێ ساڵانێ هاوارکە بنووسێ هیچ نەیدەنگێنێ خۆی نەفرۆشێ بێدەنگ نەبێ تفکاتە بە ژۆندیەکانی خۆی و نەیەوێ خەوانی هەڵوێستێکی نەگۆڕ بێ دژی ئەم هەموو دز و جەردە و ساختەچی کە لە باشووری کوردستان هەیە ئەمانە بەغیریم پێبن خۆشەویستانی من هەمویان بەغیریم پێبن ئەم ڕۆژنامە نووس و قەڵەم فرۆش و خائین و ڕێبینی ئەحمە هەردیەکان و فڵان فیسارەکان بەغیریم پێبن ڕەحمان غەریبەکان کەمان ڕۆفەکان خۆیان بچووکن خۆیان نایانەوێت گەورەی خەڵک بسەلمێنن بەڕاستی نایانەوێت هەر لەبەر ئەوەشە لە ژێر لێەوە نارن بە ئاشکرا قسەم پێ بڵێن ناوم برن ها چونکە کەرامەتیان شکێنێکیان قسەم پێ بڵێ بە ئاشکرا یا یەک دیێر یەک پەرەگرا بنووسێ حای پێوە نایڵم بەڵام ئەچن لەسەر مێزی نان خواردن و لەسەر کاتێک ئەخۆن و خەیاڵە بن ئینجایان قسە بە ئارام ئەحمەدن خۆم هەمین پێگاتەوە بەڕاستی خۆشەویستان ئەچ سوکاتیم پێکەن ئەمانە کە خەریکی خواردنەوەن لەسەر مێزەکان قسەم پێ پێمەگاتەوە من باشە پاشان هەموو دەوڵەمەنە هەڵتۆقیوەکانی وەکو مەلا یاسینی ساختەچی گۆرەوی فرۆش ژنباس دز و جەردە کە لایەکم ئامادەیە بووی ئەمانش هەمویان ڕقیان لە منە چونکە ئەو دەوڵەمەنانە دەوڵەمەنی ناشەریفن دەوڵەمەنانێکی کوردستان نین کە خۆیان لە پرۆسەیەکە ئیشیان کردبێ زەحمەتیان کێشا بێ پاریان پێیا کردبێ دەوڵەمەند بووبن ئەمانە هەمووی بە عەرزە دەوڵەمەند بوون بە دزی دەوڵەمەند بوون شەریکە دزی پارتی وێشێتین شەریکە دزی بنەماڵی بازانین شەریکە دزی بنەماڵی تاڵەبانی و برای مەحمەد و ئارەم بابەتانان باش نییە لەبەرەوە ئەو دەوڵەمەنانش هەمویان ڕقیان لە ئارام ئەحمەد چونکە ڕاستیەکان هەڵێم بێگە تاڵەبانیەکان شانازەکان دەوڵەمەنە دز و جەردەکان ئەوانەی کەی بوون هەمویان ڕقیان لە ئارام ئەحمەد کاکە مە چۆن بێدەنگە بێمەتیوە کاکە باسمانەکە دزیمەکە باسی نەکەم کاکە دزیمەکە کاکیجان تۆ دزیەکەی جەردەیەکەی عەزەداکیرەکەی لەگەڵ قوباد و لەگەڵ پاڤڵ و لەگەڵ شاناز و لەگەڵ چێو و مەسوول و نێچیر و مەنا خەریکی دزیت وەڵامیش باس دەکەم کاکە تۆ ئەوەیە پاشان من مەلەفی گەندەڵ دزیەوە هەڵەیەمەوە ئەمانە چونکە دزن و شەریکە دزن لەگەڵ سەرە گەورەکانی ناوچێتی و پارتیە دادگاش و دادوەر لە پشتیانە هەر لەبەر مەلا یاسین فێر بوو هەچێ لەبێ ئەوە دادوەرش مشکاتەکەم کۆڕە بڕۆ مەلا یاسین من حساب نەبوو خۆتەکەم نەبۆ دادگاکە تێکەم نەبۆ دادوەرەکە تێکەم نەبۆ سەرۆکی حیزبەکە تێکەم بۆ هیچ کەسێکی ناکەم هەر کاتێک کەوتم بەردەستان ئێسکم جیابکەنەوە لە گۆشتم منتان بە قۆندەرەکانی پێم ئەمە ئەو باسیش جا جێگرن بۆ دووسێ قسەی خۆشیش با بۆتانکەم لە ئاخیر لایفەکەی خۆشەویستە باشە عەزیزان ئەوە لەتیف بووە کە بەڕاستی ها ئێوە پێم بڵێن لەتیف بۆچی واکە ئەتۆ پەلەمەکەن توا خۆشەویستە پەلەمەکەن یەک لە حەزر وەسن ئەو لەتیفە بەندادزە بۆچی واکە خۆشەویستانی من ئەم گابرایە بەڕاستی عەزیزان گوێی تەب بووە ئیتر ئەمە تەمەنە بە گەنجێتی هەروە گەمژە و گێژۆڵەکە بووە ئێسێش ماڵتانەوە ئەجانێ مەلیک ماوە تازە ئەڵێ مەسعود بازانی سەرۆکی هەرێم جا باش لەتیف مەسعود سەرۆکی هەرێمە ئەمانە چونکە هەر خیاڵان لای دۆلار و پارەیە ئەم دنیایەکو خۆی نابینن کاکە کەسێ نییە بە لەتیفە بڵە بڵە کاکە ژیان ئەوەی سەرۆکی هەرێمە نێچێڤان بازانیە ئەوەی سەرۆکی حکومەتەکەتانە مەسعود بازانیە مەسینە هەڵگرەکەشی قوبات تاڵەبانیە هەردوو مەسینە هەڵگرەکەی نێچیریش لەتیف هینە ناویشی ئەمەتیوی تر مەسافای سێقاری کەڵەشێری گردەکە کە تەکلیف دەژنەکە بێ ئەخلاق و فاسدە لەگە شێخ جعفەری داوێن پاک یعنی دوو داوێن پیس کە هەردوو جیانفلی مەڕوت و سێکسیانەیە شێخ جعفەر و مەسافای سێقاتر باش نییە ئەمە جێگرەکانی نێچیرن مەسعود سەرۆکی حیزبەکەی و تاو کاکە تۆ بۆ نایزانی بۆ کەسێ نێ پێی بڵێ
ئەم لەتیفە خۆشەویستان نازانێ ئەوەی کە بۆیان نووسیوە بیخوێنێتەوە ئەی هاوار من تێ ناکەم. ئەم لەگەڵ شاناس بۆ یەکش چوتە بەغا خۆشەویستان ئەویش کۆکردنەوەی پارە و نەسیریەیە بۆ ئەمە ڕۆشتون. پۆستەکەشی تەشریفاتیە و هیچ قیمەتێکیشی نییە. دزیەکەیش شانازی لەگەڵە کە شاناس مامۆستای دزیە لە ڕاستیە تەواو شارەزایە لە دزینی پارە و سامان و ئالم بەبەتانە. باشن مێردەکەی خۆی کە لەتیفە گەمژەیە عەزیزان کەچی شانازیە دوعا لە ئارام ئەحمەدی قورب بەسەرەکە چۆتێتی ئۆه ئارام ئەحمەدی ڕەبی ئەو ناو جەرگە بە ئاو بێت چاو بەسەرکەوتنەکە لەتیفە هەڵ نایە. آخر شانە تو شەرەف و جارە بە قوربانم بی ئەمە یەک خۆش و لێلۆچی بە قوربانی یەک نینۆکم بن باشە هەموو کشەکانی بەلای محمەد بە قوربانی ئەو سەرینۆکی ئارام ئەحمەد بن ئەمە یەکەم. دووهەم تو شەرەف و شاناس سەرکەوتنەکە لەتیف کامەیە ئەڵێ تۆ چاو بە سەرکەوتنەکە ئەین لەتیفە هەڵ نایە کام سەرکەوتن خوا بۆ گرێ قش پاڵبینە کام سەرکەوتن بەس پێم بڵێ کامیان هەتاوە بۆ من هێنێتە پێشەوە قژی ئەڵێ پوشی سەر مەنجەڵە ماسە هەتاوی خوشکەکەت باشە کاکە ئاخر کام سەرکەوتن خەڵکی ئەڵێ کاک لەتیف قسەی خۆش شتێکە قیشەکە خەڵکی ئەڵێ کاک لەتیف بە قوربان ئەلم کنۆ بڕۆ کەچێکی خۆی کا بە کونێکی ترە لەتیف ئێوە نابێ کاک تەنها مەگە دوعای بۆکەم لە کاکە خوش فەیبە کاکە کابرا ناتوانێت بەو کنا بڕوا کە بۆیان داناوە ئەمە ڕێگەیە فەرقی نێ مەکون ئەڵێ بەم کنا بڕۆ شێ کونێکی تر. هیوادارم شاناس نەسیحەتی ئارام ئەحمەد وەربگرێت لە نزیکەوە لە لەتیف نەخەوێت ئەگەریش خەوت ئاگاداری کونی لوت و کونی جۆشتی بێت چونکە لەتیف بەهەڵە ئەڕوا کاکە بەهەڵە ئەڕوا بەڕاستی خۆت یەگەی لە مەغزای قسەکانم بەهەڵە ئەڕوا لوتێ بپارێزە لەگەڵ گوێشکەتە ئەمە کارەساتە. جا بەم کونەیە خۆشەویستان بەم کون و منوشتەیە شتێکی ترم بیرکەوتەوە بە ئەو نوکتەیە بۆ باسکەم خۆشەویستان ئارام ئەحمەد دەڵێ قسە هێنێ کونیش کونە هێنێ کوڕێک لە یەکێ لەو گوندانە کاتی خۆی ژنە هێنێت ئەو یەکەم شەو کاچێتە لای کە بێ بەزاوە ئەمە تەماشی شەرعیە ئاساییە سیرەکە کچەکە ژنە کچ نییە واتە پەردەی کچێنی نییە پەردەی بەکاری نییە وەڵام کوڕەکەش بیرەکاتەوە ئەڵێ وەڵای مافەتە جوانە و قیچێکە تازە شتێکی کردووە ڕەنگە مۆدێڕن بێ وەکو زۆربەی پیاوی ئێستا ئاخەسەی پیاوی کوڕ زۆر مۆدێڕن بووە وشتە قوبوڵەکانی هەمویان مویان نەرم بۆ لە حکەتا بەداخەوە بەڕاستی ئەڵێ تازە خۆم کژنم هێناوە و کچێکی جوانە و قیچێکا کچ نییە مشکلە نییە ئەم حیای خۆی و بنەماڵەکەشی ئەپارێزم و هەم پێی خۆشم با کەس نەزانێ و ئەلەم بابەتانە وەڵا بەش کچەکە ئەڵێ کێشە نییە بەساقەوە مادەم تۆ تازە تۆم هێناوە کێشە نییە و با کەس نەزانێت لە بینی خۆمان نابێت و کە تۆ کچنیت و ژنیت باش. وەڵا فەتەیەکی پێچێ ڕۆژی ئێوارە کابرایەتەوە ئەچێتەوە بۆ ماڵەوە سیرەکانە نان حازرە نەچا حازرە نەچی ئەویش ئەڵێ ئەرێ خانم گیان ئەو بۆ خواردنیشێکە دۆزنەکە دۆ من هیلاکم و ماندووم و لە ئیژاتمەتەوە ئەڵێ وەڵا گوێم کو نەکرد پیاوەکەیشکەی ئەوە بیسەیتر نازانێت چی بکە ئەڵێ ئاخر دادەگیان ئەمە کێ ڕەوای حەق ئەوەی کە ئەبوو لێرە کون بکرێ لە ماڵ باوکەی کونی کرد ئەوەی ئەبوو لە ماڵی باوکەی کون بکرێ لێرە کونیەکەی ئێمە چۆنە بێت ئەمە کێ ڕەوایە بەڕاستی باش نییە ئەو کشەی زۆڵە ئەوەی تری لە ماڵ باوکی کون کردواتەوە لێرەوە ئەوەی کارە ساتەوە جا شانازیان تۆش ئاگات لێ بێت لە ئاراحمەی ببیستە ئاگات لە لوت و گوێ و ئەوانەوە بێت خەتەرناک تەواو ئەرەوەڵە منی تر کاتان ناگرم عەزیزان ئەو دوو قسەی خۆششم بۆ کردن هیوادارم کە تۆزێک ئێوەم قسمەتە پێکەنین خۆشەویستیم بۆ هەمووتان هەیە ئەوە وەڵام بوو بە قسەکانی پاڤڵ ئەوەشی کە ڕقیان لە منە و ئەو قسانەشی تێکەوت و هیوادارم کە توانی بێتم خزمەتێ بە ئێوە بکەم من هەروە بەردەوامە بم من بێژێتی و پاتی ئەڵێم ئەو وڵاتە وڵاتی منیشە سلێمانی هەولێر دهۆک من هەر کاتێ بمەوێ ئێمەوە بۆ ئەو شارە سڵی ئێوە ناکەمەوە بەڕاستی لەبەرەوە کەستان ئەوە بە من مەڵێن ئارام ئەحمەد وەرەوە بۆ کوردستان و ئێمە بەس بێدەنگ بە بەرامبەرمان من ئەوە بەوە شێتە بم بەوە فێم لێ بەڕاستی کەسێکە پێم بڵێ ئارام ئەحمەد ئەوەت بۆ ئەەکەم بێدەنگ بە ئیتر من بەوە شێ دەبم بەڕاستی تەواو یعنی ئەو کەسە ئیتر من ئەکا بە دوژمنی خۆی نابێ وا بە من بڵێنەوە ئەوە تەرککەن کاک ئەوە تەرککەن پیاوی خێڕی هێبسن بە پیاوی خێڕی بن بە ئارام ئەحمەد بڵێن ئەو شتانە کاک من کەی بمەوێ وەکو پیاوێک ئێمە بۆ سلێمانی ئەگەڕێن جا پاڤڵ عوقبەت ئەو کاتە ئەم گرن ئەم فڕێنن بێحرمەتیم پێەکەن شەقکاری مەکەن بە دوا سیارە ڕامەکێشن منەتیان بە گەڵاوەکانی خۆیان
شەوگاتان خۆش بێ حرمەتێکی زۆرم بۆتان هەیە خوا پێغەمبەر پشت و پەنای هەمووتان بێ هیوادارم تەندروستیتان باش بێ عەزیزان و خۆشەویستان خواتان لەگەڵ بەخێرچن